بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچێکن سڵاتان لێبێ خۆشحاڵم جارێکدی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبمەوە. مانگی ئایاری ئەمساڵ کۆمسیۆنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئازادی ئاینی نێودەوڵەتی لە راپۆرتی ساڵانەی خۆیدا جەختی لەوە کردوەوە کە لە هەرێمی کوردستان مافی نەتەوە و پێکهاتە و ئاینە جوداکان پارێزراوە. ئەمە دەکەمە گەنگەشەی ئەم شەوی یاخود ئەم پرۆگرامەی بۆ هەمووان بۆ ئێوەی هێژا بە میوانداری بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان و نوێنەرایەتی سەرجەم ئاین و نەتەوە جوداکان کە لە هەرێمی کوردستان دەژین و بنیانەیە. زۆر بەخێر بێن بۆ پرۆگرامەکەم. کاگایدین یەکسەر دێمە لای جەنابەت وەکو وەزیر لەم کابینەیە لە کابینەی نۆ ناگەڕێنەوە تاریخ ناچینەوە نێو مێژوو یەکسەر دێمە لای جەنابەت لە کابینەی نۆ چیتان کرد بۆ ئەوەی پێکەوە ژیان بە شێوێشی ئەرێنی لە نێوان پێکهاتە جوداکان لە نێوان ئاینەکان بیسەلمێنن بۆ وڵاتانی دەرەوە. کەرم کە بەێ پێشەکی زۆر سوپاسان دەکەین هەروە زۆر سوپاس جەناب کەناڵی 20 ساڵی دەکەین کە باو پرۆگرامە کە تایبەتە بە پێکهاتەکان ئەمە زۆر گرینگە کە لێستادا ڕەوشی پێکهاتەکان لە ئاستێکی زۆر باشدایە لە هەرێمی کوردستاندا کە ئەمەش دامی حکوومەتی هەرێم لە هەموو کات زیاتر بووە بە تایبەتی لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان بەدانانی ویا بە ئیستحدازکردنی مەلەفێک کە تایبەت بە کاروباری پێکهاتەکان ئەمە شتێکی نوێ بوو تازە بوو ئەمە زۆر بۆی کە وەزارەتێکی تایبەت کرد بە پێکهاتەکان لێستادا لە کابینەی نۆ کە مەلەفەکەیە کە تایبەتە بە کاروباری پێکهاتەکان کە بەناوی وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان ئەمە تەجروبەیەکی باش بوو ئەمە پشتیوانێکی گەورە بوو بۆ بەهێزکردنی پێکەوە ژیان و یا بەهێزکردنی ڕەوشی پێکهاتەکان لە هەرێمی کوردستاندا هەنگاوێکی باش بوو لێستادا کە ڕەوشی پێکهاتەکان لە ئاستێکی زۆر باشدایە ئێمەگەر مقارنە بکەین لەگەڵ ڕابردوودا و یا مقارنە بکەین لەگەڵ عێراقدا ڕەوشی پێکهاتەکان بەرەو باشی ئاڕوات و دامی معنەوی زیاتری هەیە ئەمەش خۆی لە خۆیدا گرنگە پێویستە وجودی پێکهاتەکانیش لە هەرێمی کوردستان کە پاڵپشتەکە لە مەبادەکانی دێمۆکراسی پاڵپشتەکە لە مافەکانی مرۆڤدا لە هەرێمدا بۆیە پێویستە هەموو لایەنێک پێویستە پشتیوانی لە بەهێزکردنی پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان لە هەرێمی کوردستان یەک لە شتە باشەکان لە هەرێمی کوردستان لێستادا ئەم پێکەوە ژیانە جوانەیە ئەم پێکەوە ژیانە لە نێوان پێکاتەی نەتەوەی و ئەدیانەکانە دەبێت زیاتر ئەم مەلەفە بەهێزی بکەین بۆی بتواندرێت زیاتر پاڵپشتی مافەکانی ئەمین لە هەرێمی کوردستاندا. بەڵێ بەو پێی ئێستا ئێمە لە نێو جەژنی برا مەسیحەکانین نزیکی سەری ساڵین پیرۆزبایی لە خوشکان و برایانی مەسیحەکانەکەین. ئەم پرۆگرامەشم تایبەت کرد کە بەوەی بۆ دانیشتنەکە و گەنگەشەکەمان لە نێو کلێسا بێ کە لای برا مەسیحەکانمان نەمان شێوە ماڵی خوددایە شوێنێکی پیرۆزە لە کلێسای مارشموت و قەداسەتی حەنا. کاگەکەت جەنابەت وەکو نوێنەری پێکهاتەکانی کریسیان لە هەرێمی کوردستان یارە مێژوێکی دوور و درێژمان هەیە ئێوەش پێتان دەوترێ کوڕانی نێوانی دوور ڕووبارەکە یاخود ڕێک بەڵێ پێم خۆشە وەکو کریسیانەکان باز لە پێکەوە ژیان بکەن. من زۆر جار دەبینم لە هەندێک شار و شارۆچکەی هەرێمی کوردستان هەیە جودا ناکەیتەوە کامیان کریسیانە کامیان مسلمانە کامیان ئەگەر حەزت لێ ناوەکانی ژێنم بۆ نمونە لە قەزای شەقلاوە لە دیانە لە هەریر لە کۆیە لە دوهۆک لە سلێمانی حەزم لێ خۆت باسی کردی. ئەمەوێ دوو سێ قسە بە زمانی خۆمانش لە بۆ براکسیانەکان فەرموو بە بۆنەی جەژنی ویلادەتی حەزرەتی عیسە هاوبڕیخە مەولادت ماڕن ئیشۆ الكل مشي حي كل إن بغزاين دها وهر هذا شات خذ هو شاتت شلامة
وشيتت بسخوثة تاكله ابن عم من كل اكتينا ئەوەی من تێگەیشتم جەژن پیرۆز کرد و سلاویشت گەیاند بۆ پێگاتی کریستیان جژنی برا مەسیحیەکان پیرۆز بی و هیوای هەموو ملەتانی کە لەناو کوردستان ئەژین هەر لە جێژم بن و لە خۆشی بن و ساڵی نوێش لەم چەند ڕۆژە دێ کە ئەم ساڵش ئینشاءڵڵا ساڵی خێر و بەرەو باشتر چوون لە هەموو بارێکەوە لۆ خزمەتی ئەو ملەتانەی کە لەناو کوردستان ئەژین. بێگومان هەروەکو باست جەنابەت باست کرد و جەنابی وەزیر مەسیحیەکان کە کەلدان سریان ئاشورین مێژوویەکی دوور درێژیان هەیە لەم خاکە کە دەگەڕێتەوە زیاتر لە 6,000 ساڵ و لەم مێژووە پەیامی گەورەیان هەبووە بۆ ئینسانیەت بەگشتی لە زۆر بارەوە. دوای مەسیحیەتیش بێگومان مەسیحیەت خۆی مەبدەئی ئەساسیەکەی سەلامە مەحەبەتە پێکەوە ژیانە قبولی یەکترە. اینجا هەر جێگایە کە مەسیحیەکان ئەبینی لە جۆیەکی ئاشتی ئەژن و حەزیان لە ژیانە بیمەعنای تەواو ژیانیان خۆش ئەوێ. ئەزانن ئێمە هەمومان میێوانی ئەم خاکەین ئەبێ بتوانین تامەک لەم خاکە وەربگرین و تامەک لۆ ئەو خەڵکانەی دەوروبەرمانن لێمان وەرگرن. اینجا بێگومان لە گشت شارەکانی کوردستان تێکەلیەکی زۆر گەورە هەیە لە نێوان مەسیحیەکان و ئیسلامەکان لە نێوان کەلدان سریان ئاشووری و برا کوردەکان برا عەرەبەکان برا تورکمانەکان لە ناوچەی کوردستان بە تایبەتی و بە تایبەتی لە شارەکانی هەولێر و دهۆک کە نسبەیەکی گەورە لە مەسیحیەکان هەیە. اینجا ئەم نسبەتەش تەئسیری هەبووە لە جەوی عامی کوردستان و لەوانەیە جەوی عامی ئەو دوو شارە بە تایبەتی کە ئەو تێکەلیە طبعاً لە یەکتر تێگەیشتنە ئەو تێکەلیە وێنەیەکی جوان ئەداتن لۆ ژیانی پێکەوە ژیان کاگەکەت لەسەر قسەی تۆ وتەیەکی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بیرکەوتەوە لە دوای پرۆسەی ئازادبوونی عێراق ژمارەیەکی زۆر لە مەسیحیەکان ڕوویان لە شارەکانی کوردستان کرد. بیرمە لە هۆڵێک کۆبوونەوەیەکی هەبوو لەگەڵ کریستیانەکان ڕێک ئەو قسەی کە دەیکەم جەنابیان بۆ برا مەسیحیەکان کردی وتی برایانی مەسیحی خاوەنی وڵاتن ئەگەر ئێمە خۆمان لە یەکتری جاکەینەوە دوژمنانی ئێمە لە یەکتر جا ناکەنەوە. ئەم قسەیە چەندە بنەما بوو بۆ ئەوەی کە بەکردەیی برا مەسیحیەکان لەگەڵ برا کوردەکان و برا مسلمانەکان بە شێوەیەکی ئاشتی و پێکەوە ژیان بتوانن لەژێر یەک چەتر کە پێی دەوترێ هەرێمی کوردستان کۆ ببنەوە. بەڵێ خۆی پێشی ڕاپەڕینیش لە ساڵی 90 بێگومان مەسیحیەکان دەورێکیان هەبوو لە جەبهەی کوردستانی و نێڵالیان کردیە پێکۆ لەم چایانە ئەو کە گۆڕانکاریش ڕوودا لە کوردستان. یەکەمین پەرلەمان ئەبینین 5 ئەندامی پەرلەمان وەلەو کاتەوە دانراکە کۆتە ئەبێ هەبێتن. یەکەمین تەجروبە لە عێراق کۆتە لە کوردستانی دەست پێ کردیە لە 91 کە 92 کە هەڵبژاردننی کوردستان 5 ئەندامی کۆتە هاتن و ئەم 5 ئەندامە ئیشیان کرد لە پێناوی مەسلحەتی مەسیحیەکان لە ناو کوردستان. ئەمە لەلایەک لایەکی تر کە لە 2003 هەندێک ڕووداو هەبوو لە بەشی زۆری شارەکانی عێراق کە کوشتن ئەساسی هەویە بوو ناچار بوون ژمارەیەکی زۆر ئەو کاتە پێم وابێ بەشی زۆری ئەوانەی کە هاتن 2 ملیۆن مەسیحی هەبوو لە سەرتاسەری عێراق ئەو کات بەشی زۆریان گەڕانەوە بۆ شارەکانی دهۆک و هەولێر. طبعا بێگومان بەشێک لەوانەی کە هاتن لە بۆ ئەو دوو شارە هەر لە ئەسڵەوە بەخۆیان خەڵکی ئەم شارە نەبوون بەس لەبەر ئەو ڕووداوانەی کە هەبوون لە چایەکانی کوردستان و ئەو شەڕی هەبوو لە نێوان حکومەتی پێشوو لەگەل پێشمەرگەوە ئەوە گرفتێک بوو کە بەشێکی زۆریان شارەکانی گوندەکانیان بەجێهێشت بوو. شەریتی حدودی ئەگەر بە بیر دێ کە علی حەسەن مەجیدی کرد لە منطقە بە هەزاران خەڵک مەسیحیەکان کەنائیسیان و شوێنەکانیان هەمووی تێکیاندا لەبەر ئەوەی ئەیان وست شێڕیتێکی حدودی دابنێن لە نێوان عێراق و ئێران و تورکیا. ئەمە هەمووی گرفتێک بوو لە بۆ ئەو مەسیحیانەی کە وەختی خۆی بەرەو بەغدا و شارەکانی تر ڕۆیشتن کە ئیشیان لەوێ کرد ئیشیان هەبوو. دوایی کە لە 2003 کە ئەم ڕووداوە ناشرینە ڕوویدا لە زۆربەی شوێنەکانی ناو عێراق پێشی داعش
هەل کوشتن لەسەر ئەساسی هەویە بوو و یاسا بنەمای نەمابوو لە ئاستی شارەکانی عێراق خەڵکیش بە تایبەتی نەتەوە بچووکەکان یاسای تێدا نەبی ژیانیان زەحمەتە. ئێستا بە کوردی ئەگەر وەڵامی ئەو پرسیارم دەیتەوە چکە دەستمەوە لای هەموو پێکهاتەوە نوێنەراتی هەر هەمووان کریسیانەکانی هەرێمی کوردستان هەست بە پاراستنی خۆیان دەکەن هەست بە ئارامی دەکەن. بێگومان کوردستان ئێستا لە ئاستی منطقە ئارامترە لە شوێنەکانی تر ئەوە شتێکی طبیعیە و کریسیانەکانش کە بەشێکن لە خەڵکی کوردستان هەستیان بە ئارامی ئەکەن هیوادارین باشتریش بی وەزعی. دواتر دەگەڕێم وڵات پێم خۆشە خات و ڕەحیق نوێنەرایەتی بەهایەکان دەکەم شەو لە پرۆگرامەکەی من پێما بێ هەر لێرەش فێرە کوردی بووی لە کوردستان وایە لە کوردستان فێری کوردی بووی وایە لە کوردستان فێر بوو. کە باسی خۆتانم بۆ بکە وەکو بەهایەکان ئایا هەست بە ئارامی دەکەن لەژێر چەتری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو شوێنەی ناوی هەرێمی کوردستانە؟ طبعا زۆر سپاس و زۆر خۆشحاڵم ئەمن لەگەڵتان ئەمڕۆ. ئێمە وەکو بەهاییەکان پێکهاتێک ئاینێک لە مێژە لە کوردستان یعنی پێش 200 ساڵش ئێمە لە کوردستان ئێمە لە مێژووی ئاینی بەهایی ئێمە بۆ بزانم زیاتر ئاین شەهەت حاڵن پێکەوە ژیان شتێکی تازەی نییە لە ناو کوردستان شتێکی ئێستانێک ئێستا دروست کراوە هەر لە کاتی بێغەمبەری ئاینی بەهایی حەزەرەتی بەهاوڵڵا کاتێک لە کوردستان بووە ئەوە وەصفی کردیە خۆشترین 2 ساڵە لە ژیانی خۆیتی لە کاتێک لە کوردستان بووە 2 ساڵ لێرە ژیاوە بالضبط ئیتر وتی ئەوە خۆشترین 2 ساڵە لۆت کە هەموو خەڵک هەموو ملت هەموو گەورەکانی عەشیرەکانی کوردن باش تەعاملیان کردووە حسی کرد ئەو بێکوژان لە کوردستانش هەبووە ئیتر ئەو بێکەژان شتێکی تازەی نییە ئەوە لە ناو فطرەتی ملەتی کورد هەر لە ناو کوردستانش هەیە ئەو شتەیە. ئێستا کوردستان بە هەموو مستەوایەکان لە حکوومەت لە خەڵک لە مؤسسات هەمویان ئیش دەکەین حتا ئەو بێکەژان بەهێزتر دەبی ئەو ئاشتی زیاتر بەقوەتر دەبی. بەهایەکان لە هەرێمی کوردستان هەست بە ئارامی دەکەن ئازادن لەوەی کە پێڕەوی ئێوە پێڕەوی بەهایەکان بە ئارەزوی خۆتان تەبشیر دەکەن بڵاو کراوەتان هەتانە هەموو شتێکتان ئێمە وەکو بەهاییەکان لێ کوردستان دەژن زۆر بە ئاشتی هەموو ئاینەکان براو خوشکی خۆمانە ئێمە دەچن بۆ جەژنەکانی خۆیان بۆ مناسەباتی خۆیان دێن لە جەژنەکانی و لە مناسەباتی خۆمان ئیتر شتێکی زۆر گرنگە ئێمە وەکو بەهاییەکان زۆر احتیمام دەکەین نەک بەس بۆ مافی و ئارامی خۆمان چۆن ئێمە وەکو پێکهاتێک لە ناو ئەو کۆمەڵگا چۆن دەتانن کوردستان باشتر دەکەین یعنی کاک مەسرور لە ڕۆژی ئاڵا هەر کۆبوونەوەی کردیە لەگەڵ هەموو ئاینەکان ئەم ساڵە تروتی هەموو ئاینەکان مافیان هەیە بۆ کوردستان و کوردستان و هەموو حکوومەت حەز دەکەین یعنی زەمانی مافی هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک هەموو ئاینێک بەس چۆن ئێمە محاولە دەکەین زیاتر لەو شتەی چۆن مافی کوردستان بپارێزن چۆن ئیش دەکەین حتا کوردستان باشتر دەبی متەتەورتر دەبی ئیتر ئێمە محاولە دەکەین لەسەر ئەو شتەی ئیش دەکەن وەکو بەهاییەکان زۆر احتیمام دەکەین چۆن کوردستانش دەگەڕێم و لای هەمووتان ئێستا تۆ باسی کۆبوونەوەی سەرۆکاتی حکوومەتت کرد کە لە ڕۆژی ئاڵادا ناچار ڕوو دەکەمەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کاگایدن خۆی مایکەکەی پێیە کاگایدن بۆنەیەکی ئاوا لە ڕۆژی ئاڵای کوردستاندا چۆنە ئەو تێکەڵ چێشە لەگەڵ پێکهاتەکان سەرۆک وەزیران لە ڕۆژی ئاڵادا هەموو پێکهاتەکان کۆ دەکاتەوە دەوێت چ پەیامێک بگێنە یان ئێوە وەکو حکوومەت لەم بۆنێدا کە هەموو پێکهاتەکان داوا دەکەن و بانگێشتیان دەکەن چ پەیامێکی لە دواوە ئەمە خۆی لە خۆیدەوە ئیتیمامدانە بە ڕەوشی پێکهاتەکان کە مەلەفەکەیە گرنگە کە ئەویش پێکەوە ژیانێتەوەکان و ئەدیانەکانە کە بەڕێز جەنابی کاک مەسوود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ینی لە هەموو کات زیاتر پشتیوانی لە مافەکانی نەتەوەکان و ئەدیانەکانی داوە ئەمە زۆر گرنگە کە لەم دوایەی لە ماوەکانی ڕابردوش کە بابەتی کۆتە هەبوو لە محکەمەی فێدرال
دیار بوو زۆر باسی کۆتا ئاکرێت و تەهەجوم هەیە کە لەسەر پێکاتەکان و لەسەر کۆتا لە مێدیا و لە هەندێک مێدیا و لە ڕاگەیاندندا دیارە لێستادا کۆتا بوو بۆ بابەتێک لە محکمەی فێدرال کە دەستێک بوو بۆ ناوچەکە کەواتە لە کوردستان پێکاتەکان مافی خۆیان هەیە ئەم ڕەوشە کەوا دروست بوو دیار بوو کە ئەو دەست پێشخەرێش لەم کاتەی بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی کە باسی پێکەوە ژیانی وە دەعمی پێکاتەکانی کرد ئەمە لە کاتێکی زۆر گونجاو بوو زۆر پێویست بوو دواتریش بەڕێز جەنابی کاک مەسعود بەڕێزیان کە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران و لە مێدیایەکانیش بە لە پراتیکیش کە دەعمی پێکەوە ژیانی کردووە و دەعمی لەم کاتەدا کە باسیەوە کات و کە پێکاتەکان مافی خۆیانە بە ئیرادی خۆیان بەشدارن بن نوێنەریان هەبێت و لە پەرلەمان و لە حکوومەتە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە لەم کاتەدا کە ئێستادا زروفی ئیسtisnای هەیە دروست بۆ پێکاتەکە هەروەتر بەڕێز جەنابی کاک نێچیروان بارزانی سەرۆکیاری هەرێمی کوردستان لەو ماوەی کە ئێمە ئەو مەلەفەماوە گرتووە وەکو پێکاتەکان چەندەها جار کۆبنەوەی لەگەڵ ئێمە کردووە پێشوازی لە نوێنەراتی پێکاتەکانی کردووە ئەمەش شتێکی زۆر باش بوو دەعمەشی معنەوی بوو بۆ بەهێزکردنی نەتەوەکان و بۆ بەهێزکردنی ئەدیانەکان لە هەرێمی کوردستاندا دەستخۆش دەچمە لای نوێنەراتی برایە یەزیدیەکانمان هەمومان دەزانین لە ساڵی 2014 کارە ساتێکی جەرگ بەر بەسەر برایانماندا مندقەی یان لە ناوچەی شنگال و دەوروبەری خۆم یەکێک بوومە لەو ڕۆژنامەنووسانەی کە لە شەڕەکان لە ئەو کاتانەدا بەشداریم کردووە هەمومان ئاگادارین و دەنگی برایە یەزیدیەکانیش گەێنرایە ناوەندەکانی جیهان پێم خۆشە بزانم لەم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە گرنگیان بە شنگال و ناوچەکانی دەوروبەری شنگالدا بۆ مەبەستی ئاوادانکردنەوە بنیادنانەوەی سەر لە نوێی شنگال چکە بینیمان پاش شەڕ شنگال وێران بوو پاشان لەم کابینەیە لەماوەی ئەم 4 ساڵەدا چەندە کار بۆ ئۆکراوە کە ئەو خوشکانەی ئێستاش لە نێو داعش هەندێکیان بەجێماون چەندە کار بۆ ئۆکراوە ئەو کچانەمان بجێڕێنرێتەوە کەرم کە زۆر سپاس دەستخۆش ڕاستی بەسە شەڕی داعش و ئەو ماویرانیە بەسەر خەڵکی شنگال داهاتی و پشتی هنگی ئەوی کابینەی حکوومەتە هەرێمی کوردستان چەند گرنگی بە ئاوادانیا شنگالێک کردە بەداخەوە کە حکوومەتە هەرێمی کوردستان فریاوێکی نەکەتێک کە دەستی ئاوادانی بکێتە شنگالێ خۆزانن کە پشتی ڕزگارکردن شنگالی ماوەیەکی درێژ نەما کە 16 ئۆکتۆبری بەسەردا هاتووە هێزی پێشمەرگە و دەسەڵاتە هەرێمی کوردستان ژێ شنگالی وەکو ناوچەیەندنیەت کوردستانی دەرکەت ئەوە جوتان هۆ دەسەڵاتە هەرێمی کوردستان لە شنگالێ نینەوە شنگال ژێ ڕەحمە گروپین جورا جوردەیە کە دوورژ دەسەڵاتە هەموو حکوومەت عێراقی ڕێکەوتنێکی شنگال کرا لە نێوان حکوومەت و لە نێوان بەغدا بۆ جێبەجێ ناکرا بۆ ناکرێ هۆکار چییە پێت وایە ڕێکەوتنەکە باش بوو لە خزمەتە خەڵکی شنگالی دەبڕاستی و هەوڵ هاتنەدان کە ئەو ڕێکەوتنە بێتە جێبەجێکردن لێ خۆزانن کە ڕەوشە شنگالی و دروفی شنگالی دروفێکی استثنائیە و ڕووی جوگرافی شنگال جوگرافیەکە گەلێکی حساسیە هەی و دکەبێتە سەر سنوورەوە گەلێک دەستین ئەقلیمی لە شنگالێدا هەینەوە هەر یەک تخوازی بەرژۆندی خۆلوێرێ بەهێزتر بکاتن و ئەژندای خۆلوێری بەهێزتر بکاتن چەندین گرۆپ هەینەکە بە ژێر دەسەڵاتی لایەنی ئەقلیمی دەینەوە حکوومەتە عێراقی و هەم حکوومەتە هەرێمی کوردستان کە بێگجارێکی دەسەڵات لوێرینە حکوومەتە عێراقیژی ئەو دەسەڵات یانکو ئەو هێزانینە کە بکارە بێت ئەوان هێزی ناشرعی کە لە شنگالی هەینا دەرێخێتن ڕاستی ئەوە شلایەکی بەلایەکی دەشی ڕاستی دوێت گازناوی چەندجی بکەن و ئەف ڕێکەوتنەکە هاتەکردن لازم بوو سەقفەک هات بەدانین بۆ جێبەجێکردناوێ ڕێکیانی ئەوە ئێکیشەوان خەلەلێن ئەوێ ڕێکەوتنێ بوو ڕێکەوتنێکە بەگیری ڕەنگە سال هات ئەو لایەنانەی ناڵن ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ
وەک کوت ینی دەستێن ئەقلیمیە تێدەینە پێش هەموو شتێکی ینی ئەمسان کە باشەوە چەندە لە ینی دژی بەرژەوەندەکانی خەڵکی شنگال و ناوچەکانی دەوروبەری شنگالە ئایا ینی خەڵکی شنگال بۆ نایان ئەو داواکاریانە بگێنن بە ناوەندەکانی جیهان زێدەتر بڵێن نایان ئەو ڕێککەوتنە جێبەجێ بکرێت بۆ سەر لە نوێ بنیادانەوەی شنگال زانی بۆ دەنگانە ناگەێنن بەردەوام دەنگی خۆدکەین و هەوڵدا چارەسەرکردنەوەی لێ مەسایل سیاسی ڕەنگە دوورش دەسەڵاتی خەڵکی ئاسایی بەردەوام هەم دەنگی گەهاندی حکوومەت هەرێمی کوردستان و هەمجی حکوومەتی عێراقی بوو چەندێک ئەفرە کەفتنە بێتە جێبەجێکردن لێ حکوومەتی هەرێم لەم کابینێت چی توانیوە بۆ ئێوە بکە چەند کەسی ڕزگار کردو پێم بڵێ ئەگەر بەداتا پێم وابێ نزیک 3000 با بڵین ڕفێنرا و ئەوانەی گەڕاندوێتەوە بۆ برای یەزیدەکانن وایە بتاکیت ینی بەدەخەوە کە ئەو ژمارە دقیق بەردەستی بنە بە زیاترژی 3000 کەسی ژێ دەستی داعشی هاتی ڕزگارکردن لە تەنها 2000 هەندێک کەسی دەستی داعش دەماینە و هەژمارەکە ژوان کەسی کە دەستی داعش دێنها لە سووریانە لە کەمپە هۆلێنە و دوێت ینی هەم حکوومەتە هەرێمی کوردستان هەمچی حکوومەتە عێراقی هەوری خۆی جدی بخنەگەر بۆی چەندی کە ئەف خەڵکەشی دەرگای حکوومەتی هەرێم کراوەیە بۆی سەر لە نوێ دیسان هەوڵدا ئەوانە ئازاد ڕەنگە حکوومەتە هەرێمی کوردستان کاری بەڕاستەخۆ ئەوان ڕزگار بکات پێوی بە هەولێن حکوومەتە عێراقی هەدا و هەم شالیە سووریا ژیڤ ڕەنگە ڕێگە نایێتە دان ینی ئەو جیهێنکە کۆنتترۆلە کەمپە هۆڵێ دەکەن ئەوژی ڕەنگە هاریکارینە بۆ چەندی کە ئەو کەسێک کە لە دەستی داعشی ناکول ناوە خێزانێت داعشینە لە کەمپە هۆلێ ئەو کەسە بە ئاسانی نکارن ڕزگار بن لێ ئەوە لازمە هەولێن هەمەلایەن دوێن یانی نەتەنها سەر ئاسی حکوومەت دیسان ڕوو لە حکوومەتی هەرێم بکەمەوە لە ڕێ بەڕێز کاگایدنەوە کاگایدن گوێمان لە گلەی و گازاندەکانی پێکاتی یەزیدیەکانە دوای ئەو کارەساتەی کە بەسەریان هات چی بکرێ بۆی زێدەتر ناوەندە نێودەوڵەتەکان بێنە سەرخەت بۆی هیچ نەبێ ئەوانەی کەماون ئێستا وەک دەڵێ لە کەمپەکانی سووریان بیان گەڕێنەوە سەرمال و حاڵی خۆیان ئەنی پێکاتەی یەزیدی پێکاتێکی گرینگە ڕەسەنە لە هەرێم پێویستە بەم شێوەیەک پشتوانیان لێ بکرێت و کە لە ماوەی ڕابردە زۆر غەدرێکی گەورە لە پێکاتەی یەزدی کرا بە تایبەتی لە 2014 کاو کادڕێکخراوی تۆرۆریستی داعش کە هاتە ناوچەی شنگال و ناوچەکانی تر کە داگیری کردو وەدێکی زۆر گەورە لە برای یەزدیەکانی کردو لە نەتەوەکانی تریش کراکە لە نەتەوەی تورکمان و لە نەتەوەی کلدان و سریان و ئاشور و لە پێکاتەی کاکەی و پێکاتەی شەبک و پێکاتەکانی تریش کە لە مووسڵ غەدریان لێکرا ئەو کات لێستادا کە ڕێککەوتن کرا ڕێککەوتنی شنگالە کە 2 ساڵ ئەمە بێت لە بینی هەولێر و بەغدا ئەم ڕێککەوتنە زۆر گرنگ بوو بۆ ئاساییکردنەوەی شارۆچکەی شنگال ئێمە باش ئەزانین کە لە 2017 کە لە دوای ئازادکردنی مووسڵ و شنگال و تلافەر و ناوچەکانی تر ئەو بوو هاوڵاتیانی پێکاتە گەڕانەوە بۆ ناوچەی خۆی بەڵام بێشێکی زۆر برای یەزدیەکان نەگەڕانەوە لەبەرەوەی لە ناوچەی شنگال هەندێک هێزەیە کە لە دەرەوەی قانونن و هەند بە تایبەتی پێکەکە کە ڕێگرە لە گەڕانەوەی یەزدیەکان بۆ شاری خۆیان کە دەبێت ئەم ئیتفاقیە لە بینی هەولێر و بەغدا هەیە ئیتفاقی شنگال دەبێت ئەم ئیتفاقیە لە پراتیک ئیشی لەسەر گەریلاکانی پاکەیان چەکدارانی پاکە لەو ناوچەیە هۆکاری سەرچین مۆرێک بۆ جێبەجێنەکردنی ئەو ڕێککەوتناوەیە گەورەترین مەترسی دروستیان کردووە لەسەر شنگال و لەسەر ناوچەکەش ئەمانە ڕێگرێکی گەورەیە سەبەبێکی گەورەیە کە ناتوانن پێکاتێکی گرنگێ ئەم ناوچەیە وەکو برای یەزدیەکان بگەڕێنەوە بۆ ناوچەی خۆیان سپاس دەچمە لای خاتوفایزە نوێنەری سابی و مەندایی لە هەرێمی کوردستان خاتون کوردیەکان تێدەگەی؟ لا عربي أنا أفهم على الكردي بس ما أقدر يعني بكردي برشار بكم؟ بە عەرەبی پرسیارەکانت بکەی باشترە تاوەکو پرسیار و وەڵامەکان دروست بن. بەشێک لە خەڵکی نازان کە پێکهاتەی سایبی و مەندایی لە هەرێمی کوردستان دەژین بۆیە
دەمەوێت بپرسم دەزانم لەسەر ڕووبارەکان نێوڕسمی ئاینی جوانتان هەیە باسی ئەو ڕێوڕسمەم بۆ بکە سپاس بۆخوا لە کوردستان ڕووباری زۆرمان هەیە لەم بابەتەوە دەست پێ بکە و دواتر پێم بڵێ چۆن دەژین لێرە حکوومەت چۆن پاڵ پشتی و پشگیریتان دەکات بەڕاستی لێرە لە ئارامیدا دەژین فەرموو سپاس بۆ کەناڵەکەتان و بۆ پرۆگرامەکەتان بەدڵنیاییەوە حکوومەتی هەرێم پاڵپشتی تەواوی کەمینەکانەکات بە هەموو ئازادیەکەوە ڕێوڕسمە ئاینیەکان جێبەجێ دەکەین سپاس بۆخوا سەبارەت بە پرسیارەکەتان دەربارەی ئاو لە ئاینی مندایی ئاو پیرۆزە چونکە ئاو هێمای پاکبوونەوەیە لە تەواوی ڕێوڕسمە ئاینیەکانمان ئاو بەکارەهێنین بە تایبەتی ئاوێک بڕوات چونکە لە ئاینی مندایی ئاوی ڕۆشتو واتە ئاوێک ژیانی تیابێ نوێبوونەوە پەرستش و دەستنوێژ تەواوی ئەمانە لەو ئاوەدا هەیە وەکو ئەوەی کە بەڕێستان فەرمووتان سپاس بۆخوا لە کوردستان ڕووباری زۆرمان هەیە ئەچینە ئاسکی کەڵک و لەوێ ڕێوڕسمە ئاینیەکانمان تەنها لە ناوچەی ئاسکی کەڵک بەڵێ یانی ڕووباری دیکەمان نییە بەڵێ هەیە بە تەواوەتی دەچینە ئاسکی کەڵک چونکە لە عینکاوە نزیکە و زۆربەی سائبی و منداییەکان لە عینکاوە لەوێ نیشتەجێن پێم وایە دوای ڕوخانی ڕژێمی بە عەسابی و مندایی کۆچیان کرد بەرەو کوردستان وایە بەڵێ تەواوی کەمینە ئاینی و نەتەوەکان ئەتوانم بڵێم لە عێراق ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە ئەوە ئاشکرایە بە تایبەتی سابیعەکان و منداییەکان ناچار بوون ئاوارە بن بۆیە وایان پێباش بوو ڕوو لە هەرێمی کوردستان بکەن تاوەکو بتوانن لەرە هەست بەو ئارامی و ئاسایشە بکەن کە هەیە هەروەها پاڵپاشتی یاساییمان هەیە هەموو لە ژێر چەتری یاسایە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان پارێزراویت مافی هەمووان پارێزراوە هەمومان بەبێ جیاوازی مامەڵەمان لەگەڵ دەکرێت وەکو مرۆڤێک لێرە مامەڵەمان لەگەڵ دەکەن چونکە لێرە یاسا سەروەرە سپاس دوا پرسیارم دەتوانیت بە ژمارە پێمان بڵێ چەند سایبی و مندایی لە هەرێمی کوردستان دەژین مندایی بالعدد نعم بەڵێ بە نزیکەی 750 کەس لە عێراق دەژین و ئەو سابی ئایمەندایانی کە لێران لە نێوان 15,000 بۆ 20,000 کەسن لە کوردستان دەژین کە 750 تاک ئەژی و داواکاری ئەوەمان هەیە کە بارودۆخی ئێرە چونکە لێرە لە بارە پێمان باشە کە ژمارەکە لێرە ڕوو لە زیاد بووم بکە سپاس بۆ جەنابیشت سپاس سید مزاحم حوێت بەخێر بێیت چۆنن باشن تۆ عەرەبیت باسی هەرێمی کوردستانم بۆ بکە و چەند ساڵە لە هەرێمی کوردستان دەژین ئازادیتان هەیە فەرموو بەڵێ بەدڵنیاییەوە سەرەتا ڕێزمان هەیە بۆ جەنابی وەزیر و بەڕێستان و کەناڵە بەڕێزەکەتان و نوێنەری پێکاتەکان پێکاتی عەرەبی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان دەژین مێژوویان دەگەڕێتەوە بۆ 1800ەکان و 1900ەکان لە هەولێر و دهۆک و سلێمانی دەژین بەڵام لە دوای ساڵی 2003ەوە پێکاتی عەرەب ڕووی لە زیادبوون کرد لە هەرێمی کوردستاندا هەروەکو دەزانن دوای ڕووخانی ڕژێمی بەعەس کردەوەی تیرۆریستی دەستی پێکرد و دکتۆرەکان و شێخ و سەرۆکۆزەکان دەکرانە ئامانج و شەڕی تایفی لە بەغدا و شارەکانی عێراق دەستی پێکرد و چەندین گروپی توندڕە و دروست بوون کە لەسەر ناسنامە خەڵکیان دەکوشت ئەماش وای کرد کۆچ لە پارێزگاکانی عێراق بۆ هەرێمی کوردستان دەست پێ بکات عەرەبەکانی هەرێمی کوردستان لەو کاتەوە تاوەکو ئێستا لە ئارامیدا دەژین بەڵام لە حکوومەتەکانی پێشووی هەرێمی کوردستان وەکو پێکاتەی عەرەب بە فەرمی نەناسرا بووین لەلایەن جیهەتێکی حکومی دانمان پێدا نەنرابوو
بەڵام لە دوای ساڵی 2010ەوە لە کابینەی بەڕێز مەسرور بارزانی وەزارەتی پێکاتەکان دامەزرا و بەڕێز ئایدن معروف وەکو وەزیر دەست بەکار بوو. پێکاتەی عەرەب وەک پێکاتەکانی دیکەی هەرێمی کوردستان جێگیر کرا. لەم کابینێدا وەکو پێکاتەیەکی سەرەکی مامەڵەی لەگەڵ دەکرێت. هەروەکو ئێوە دەزانن پێکاتەکان چەپکە گوڵی هەرێمی کوردستان و پێکاتەکان لە ئاسایش و ئارامیدا دەژین. ئەمەش بە هەوڵی لایەنە ئەمنیەکان و هەوڵی ڕێزدار مەسرور بارزانی هاتۆتە بەرهەم. ئەو ڕێز و پێکەوە ژیانەی لە هەرێمی کوردستاندا هەیە لە شارەکانی عێراقدا و تەنانەت لە وڵاتاندا نییە. لە چەندین پارێزگای عێراق و شارەکان و گوندەکان و وڵاتان پێکاتەکان دەکرێنە ئامانج. بەڵام لە هەرێمی کوردستان پێکەوە ژیان 100% بوونی هەیە. ئێمە وەکو پێکاتەی عەرەب ڕوبەڕووی هەموو هەوڵێک دەبینەوە کە بیەوێت قەوارەی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە و بیەوێت یەکڕیزی و پێکاتەکان تێک بدات و قبوڵی ناکەین بە هیچ شێوەیەک بەکردەوەی تیرۆریستی ئاسایشی و ئارامی هەرێمی کوردستان تێک بدەن. بەڕاستی قبوڵی ناکەین. زۆر سوپاس بۆ ئێوە. شکران لەک دکتۆر فەرات کاکەی. من حەقی کوردەکانم خواردووە جارێ هەلە بیدایەتەوە وتم کوردەکان ئێمە لێرە هاتوین دەبێت لە ئاخیرا واسی هەمووام بکەین چۆن دەژین لەگەڵیان. کاک فەرات کاکەی وەکو نوێنەرایەتی کاکەیەکان لە پرۆگرامەکەمام شەو هەمووەکو مامۆستایەکی زانکۆ پێم خۆشە لەوە دەست پێ بکەی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 هەتا ئەمڕۆ کاکەیەکان زۆریان شوێنەکانی خۆیان جێشتووە ئەگەر بەداتا هەبێ زۆر باشترە. اینجا باسی پێکەوە ژیانی هەرێمی کوردستانم بۆ بکە. سپاس بۆ جەناب تو بۆ ئەم بەرنامە جوانەی جەنابێت کە بۆ هەمووانە. سپاس. ئێمە وەکو کاکەی بەشێکی گرنگی مێژووی کوردین لە ڕووی ئەدەب و هونەرەوە. بابەتایری هەمەدانی کاکەیە کە مێژۆکەی ئەدەبی کورد هەڵدەگرێت لە ڕووی کەلتور و میوزیک و ئەوانە ئێمەین لەگەڵ کووردە تێکەڵین لە مێژووە و ئێمە ئەسڵی کورد و کورد لە ئێمە و ئێمە لە کورد. 600 ساڵە ئاینی یارسان ئاینەکەی خۆی بە شێوەیەکی نهێنی ئەنجام دەدات. بەڵام لە سایی ئەم کابینەیەوە کە جەنابی وەزیر نوێنەری حکومەتە لێرە 2 ساڵی ڕابردوو دوای 600 ساڵ لە نەهێنی کاکەیەکان دەتوانن جژنەکانی خۆیان بە ئازادی بکەن و زۆری شتە و برادرانی کە لێرن بەشدار بوون لەگەڵمان و ئەم ساڵیش ساڵی سێمە کە دەکرێت کە ئەمە دەستکەوتێکە بۆ ئەم کابینێ هەژمار دەکرێت دوای 600 ساڵ لە پاراستن و نەهێنیت بە ئاشکرا بکرێت. ئەمە شتێکی گەورەی و دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە کە بۆ ئەم کابینەیە حیساب دەکرێت. بێلەوە دوای 16 ئۆکتۆبەر من هەلە لەو خزم و کەسوکارانەی کە خۆم لە منطقەی خانەقین جەنابی وەزیر کە بە نوێنەرایەتی حکومەت و وەکو خۆشی جەنابیان 2-3 جار سەردانی ماڵمانی کرد دوای ئەو فاجعەیە گەورەیە کە بە سەرمانە هات. 7 کەس لە بنەماڵەی ئێمە با بڵێن لە کاکەیەکان لە کوژران و جێیشی عێراقی 500-600 شەهید بوون لێیانەوە دوور بوو نەهاتە هانایانەوە. بەڵام حکومەتی هەرێم دوای 16 ئۆکتۆبەر هەوڵێکی جدی داوە ئەو شوێنانە کە پێڵن مادەی 140 ئەمن و استقراری بۆ بگەڕێتەوە. بەڵام نەوعیاریەکەیە کە بە مناڵی دەمان کرد بە ئینگلیزی پێڵێن through ball من تۆپەکە بۆ تۆ دەهایم تو تۆپەکە بۆ من دەهاوی. ئەم شێوەیە ئەم سنووری مادەی 140 عێراق خۆی لێ ناکاتە بەرپرس و ناشێ لە حکومەتی هەرێم ببێتە خاوەنی هەر چۆن کاکەی یەزیدیەکان باسی کرد. ئەگە ئەم سنوورانە جەنابەت باست لەوە کرد کە ئاینی کاکەی خۆی واقعەتەکەی لەسەرەوەی کە ئاینێکی نهێنیە. بەڵام ماوەی 2 ساڵە زۆر بە ئاشکرا هەوڵ دەدەن وەکو پێکاتەیە وەکو ئاینی یان پێڕەوانی یارسان و کاکەی دەتانەوێ بانگەوازی ئاینەکە بکەن بە ئاشکرا. چەندە حکوومەت هاوکارتانە؟ دوو شتی جیاوازەیە لێرە. ئێمە یارسانیەت یاخۆتی کاکەیەت بانگەواز ناکات چکەم یارسانیەت خۆی فەلسەفەیەکە. ئێمە پێمان باش نییە کەس ببێ بە کاکەی هەچ کەس لەسەر دینی خۆی بمێنێت چکەم ئەو جوانیەی کە هەیە لە کوردستانە
ئێمە خەڵکی ئەم خاک و ئاوەین ئەم ئاوەی کوردستان وا لە خەڵک دەکات هەولێگەیە نهێنیەکانی یارسان بڵاو ببێت هیچ نهێنیەکمان نییە تەنها ئەوەندەی پێشتر دەترساین ئێستا ئازادین هیچ نهێنیەکی تێدا نیە بەڵام ئەوەی کە خۆشە ئەم زەویەوە لەو من خۆم کەسێکی ئەکادیم بە فاکت قسە دەکەم ینی بە واقع بەڵام ئاوی ئەم وڵاتە شێوازی جیاوازە ئەوەی ئاوی ئەم وڵاتە بخوا بە وەفارە بێت یعنی تۆ سەیری بکەم من لەسەر دەیەکانی ئێمە سربەسمەندێک شەهید سربەسمەندێک کە موسڵمانە لەسەر دەی کاکەیەکان شەهید بوو بۆ هەڵگرتنی سەلیبێک لەسەر کەنیسەیەک کۆمەڵێک موسڵمان شەهید بوون بۆی کە سەلیبەکە بگەڕێنەوە سەر کەنیسەکە لە سەنگەرێک کە برایەزیدیەکان شەهید دەبن بۆ موسڵمانەکان لە شەقڵاوە قەبرستانێکی قەبرستانی مەسیحیەکان و موسڵمانەکان بە یەکەوەیە ئەم وڵاتە لە دێری زەمانەوە حەزی لە پێکەوە ژیان بووە ئێستاکە ئەم حکومەتە چەترێکی جوانتری بۆی دروست کردووە کە یاسای داناوە یاسای ژمارە 5 2015 مافی هەمومانی داوە لێرە کە ئەوانەی خەڵکی ئێرەیش نەبن وەرە و ماڵی خۆیانە بۆ منە بەهایەکان سابیەکان ئەمانە کە لە خوار و جنوبی عێراق بوون بۆن منە بەهایەکان حتاکو ئیمڕۆژ من نوێنەری ئەوانیم نوێنەریان لێرە حتاکو ئیمڕۆژ یاسای مەنعکردنی دینی بەهایی لە عێراق ڕەفز نەبووەوە بەڵام لە کوردستانە مافیان هەیە ئەمە کەلتورێکە کە کەلتوری هەمومانە ئێمە لە کوردستانە سەرکردەکان و خەڵک ناڵێن گەلی کورد ئێستاکە دەڵێن گەلی کوردستانیان عەرەبەکانمان لەگەڵمان دەژێن تورکمان لەگەڵمان دەژێن کریستیان با بڵێن ئاشووری کلدان ئەمە جوانەکەی ئەم وڵاتەیە دەست خۆش بێ کاک بەختیار چالاکەوان و ئەکتیڤی بەڵێ تۆ کوردی ئێستا ئەم برا بەڕێزانم ئەم خوشکە بەڕێزانە دەبینی لە پێگاتە و ئاینی جدا هەست بە چی دەکەی بەڵێ وەڵاهی هەستێکی زۆر خۆشە بە تایبەت ئەو پێکەوە ژیانێک کە لە هەرێمی کوردستان هەیە نمونەیەکی زۆر جوانە وەروەها ئەو پێگە تایبەتەی کە لە هەرێمی کوردستان هەیە پێگەیەکی گرینگە هەر ئەوە جوای کردووە سەردان لە ڕوە سیاسەکەی ئەگەر بڵێم سەردانی کەسایەتیە سیاسیەکان واروەها سەرکردەی وڵاتان سەرۆکی وڵاتان بۆ هەرێمی کوردستان ئەو ڕاستیە دەردەخەن ئەوەی هەیە نابی بیکەینە منەت چونکە چەند هزار ساڵێک ئێمە بەیەکەوە دەژین یعنی شتێک نییە ئێمە پێیان بدەین و دواتر بەدەستخۆشیە ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان هەن چالاکوانان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی واروها پارتە سیاسیەکان بە هەماهەنگی لەگەڵ پێکهاتەکان لە هەرێمی کوردستان توانیوێتیان چەند یاسایەک دەربخن وەکو کاک دکتۆر ئاماژەیان پێکرد یاسای ژمارە 5 ساڵی 2015 تایبەت بە پاراستنی مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان و دواتر سەبارەت بە کۆتاش کە لە یاسای ژمارەی ساڵی 92 ئاماژەی پێکرا بوو وابزانم تاوەکو ئێستا کە ئەو سکاڵانەی کە تانە لێ دەدرێتن بڕوار دەکەم کە 5 مادەیە لە مادەی 1 و 9 و 15 و 22 36 تایبەت بە بازنەی هەڵبژاردن واروەها کۆتا لە پێکاتەکانە کە تانەی لێدراوە جا هەوڵەکانی ئێمە وەکو چالاکوانان بە هەماهەنگی و هەروەها بەدەستخۆشیەوە لەگەڵ مافی کۆتاکانیش بگەڕێنەوە بۆیان بەدڵنیاییەوە هاوکار و هەماهەنگێکی زۆر باشین بەدەستخۆشیەوە کە جەنابی وەزیر لێرە ئامادەی هەیە ئێمە لە دانیشتەکانمان یاخود لەو پرسانی کە گرینگن ڕاوێژمان پێ دەکرێتن بیر و بۆچونمان بە هەند وەردەگیرێتن بۆ ئێمە خۆشحاڵین و تەواجدمان هەیە لێرە بە خۆشحالیەوە لە هەمیا گرنگترەوەیە کە لەو کابینەیە وەزارەتێک تایبەت بە کاروباری پێکاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە تەواوی کێشە و گرفت و داواکاریەکانی تەواوی ئەو پێکاتانە دەگەیەندرێت بە جەنابی بەڕێز وەزیر بۆ ئەوەی لەوێندا ڕێگەچاری گونجاوی بۆ بدۆزرێتەوە ئەوانە دەستکەوتی زۆر جوانن ئەوانە نمونەی جوانی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان کە ڕنگدانەوەی داوەتەوە بۆ ئەوی بتوانین بەردەوام بێتن ئەو کێشە و گرفتانەی هەن زیاتر جیان لێ بگیرێتن ناچارت کردم چونکە باسی کۆتاکان کرد ناچارم دیسان ڕوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەمەوە ئستا زایدن چیتان کردەوە ئێستا هەوڵێکەیە کە کورسی کۆتاکان لەسەر بازنەکان دابەشکان ئاخیر هەوڵی ئێوە چێ بۆی کە بابەتی کۆتاکان مافی کۆتاکان بپارێزرێت بەێ بابەتی کۆتا بە قانون تەنزیم کراوە لە هەرێم کە بەشدار بوونیان هەیە لە پرۆسی هەڵبژاردن یا لە پەرلەمانی کوردستان
شتێکی گرینگە بۆیە پێویست ناکە کە بابەتی کۆتا بخرێتە ناو کێشە سیاسیەکان کە وجودی کۆتا و وجودی پێکاتەکان لە هەموو کات زیاتر پشتوانێکە لە دموکراسیەت یعنی هیچ کاتێک مەترسی نییە لەسەر ڕەوشی سیاسی لە هەرێمدا لە عینی کاتیشدا هەرێمی کوردستان وایە تهدید نییە مەترسی نییە لەسەر ڕەوشی پێکاتەکان و کۆتەکان بالعکس زیاتر پشتیوانی لە کۆتەکانە کات و بۆی زیاتر بە شێوەی فراوانتر بەشدارمان لێرەدا لە ئێستا سکاڵایەکە کە لە دژی یاسای هەڵبژاردن لە ناو یاسای هەڵبژاردنیش تایبەت بە کۆتا تانە هەیە وایە سکاڵایەکەیە ئەوڕۆ کۆبنەوە هەبوو کە لە محکەمەی فێدرال دووبارە دواخرا کە بڕیار نەدا لەسەر ئەم بابەتی کۆتا بۆ 2024 تازیل بوو دواخرا ئەمە ئەو چەندەها جارە دوا دەخرێت و ئێمە بەگومانەوە سەیری ئەم دۆسیەکەین و سەیری ئەم مەلەفە دەکەین کە ئەوە چەندەها جار دوا دەخرێت و ئەمانە بۆیە پێویستە کە کۆتا دوور بخرێتەوە لەو کێشە سیاسیانە ئەمە داوا پێشتریش داوامان لە محکەمە فێدرال کردبوو کە ئەو سکاڵایە ڕەت بکرێتەوە ئەمە تایبەتمەندێتی خۆی هەیە و کە دەبێت مراعاتی ڕەوشی پێکاتەکان بکرێت و بۆیە کە لێستادا ئەو دەست پێشخێرانە و ئەو دەعمانێک کە لە هەرێمدا هەیە تایبەت بە کۆتا بە شێوەیەکی ئیجابی دەبینە ئێمە گرنگە بۆ پێکەوە ژیانی نەتەوەکان و بۆ پێکەوە ژیانی ئەدیانەکان لەبەرەوەی پێویستە هەموو لایەکمان مراعاتی کۆتا و مراعاتی ماپەکانی پێکاتەکان بکەین. دەستخۆش بێ دەستمەلای کاگایان نەجات وەکو نوێنەرایەتی تورکمانەکان لێرەیە نەجەسن قوربان ساغڵ تەشەکرێ دێن چۆنی منداڵی ئەو شارم لەناو ئێوە گەورە بووم هەر ئەوەندە دەزانم تاوان لێتان تێدەگەم بۆز نازانم زۆر قسەی پێ بگەم ئێمە لێوە باشترین باشتر قسەکەین بەخێر بێ وەکو تورکمانێک دیرۆکێشی دوور و درێژمان هەیە پێکەوە چەندە مافتان پارێزراوە جاوەڵی جاوە هەمووی هەیە بە بەڵگە و بەدی کۆمنت لە پەرلەمانەوە لە یەکەم خولی پەرلەمانەوە تا ئێرە بەڵام حەزم هەیە وەکو تورکمانێک باسی خۆتان بکەن لەڕووی بڵاوکردنەوەی کللتورتان پێم وابێ بڵاوکراوەی تایبەت بە خۆتان هەبووە لە ساڵانی ڕابردووە تا ئێستا وەکو تورکمانە قسەم وەکو فەرموو سەرەتا دەستخۆشی جەنابەت دەکەم کەناڵی بیستاریش دەکەم بۆ دەرفەتە بێگومان پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی هەرێمی کوردستان بنەمایەکی سەرەکین بۆ دەتوانین بڵێن ڕەگەزێکی ئەساسین لەو بنیادە سەقامگیرە سیاسی و کۆمەڵایەتی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە ساڵی 1990 بۆیە ئێمە ئەگەر ئێمە بین هەرێمی کوردستان بە تابلۆیەک یعنی بنەخشێنی بگونجێنین سیر دەکەن ئەو پێکاتانە بوونەتە ڕەنگێک بوونەتە ینی زۆرە جوانیەک و ڕەنگێکیان داوەتە تابلۆکە بۆیە دەستبردن بۆ هەرێک لەو پێکاتانە ناشرینکردنی تابلۆکەیە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە دوای دروستبوونی قاواری هەرێمی کوردستان لە 91 بە شێوەیەکی دیفاکتۆ لە 2005 بە شێوەی دەستوری بێگومان ئێمە مافەکانمان فراهم کراوە بەشێکی زۆری ئەمە هیچ کێشەیەکمان نەبوو ئێمە لەگەڵ برا کوردەکان بە شێوەیەک ئاوێتەی یەکتر بووین لە ناو یەکتردا توانەوەتەوە ئێمە ناتوانین ئێستا ئێمە لە هەر خێزانێک کە بە شێوەیەک هاوسەرگیریمان کردووە خێزانی کەسێکمان کوردەوە ئەوەی تریان یعنی ئێمە ناتوانین خۆمان جیا بکەینەوە ئەگە بشمانەوێت ناتوانین جیا بکەینەوە بێگومان ئەو سەقامگیریە سیاسیە لە هەرێمی کوردستان هەیە تورکمانەکان وەک پێکاتەیەکی پێکاتی دووەم ڕۆڵێکی سەرەکیان بینیوە چونکە خۆی وا باوە بە درێژایی مێژوو ئەگەر سەیری مێژووی تورکمانەکان بکەیت سەیری مێژووی عێراق بکەیت هەرێمی کوردستانەوە تورکمانەکان هیچ کاتێک نەتەوەیەک نەبوونە دژی ئاشتی خواز بوونە هەموو کاتێک ئاشتی خواز بوون ئێستا وەڵامدانەوەی تو گەواهی ئەوەیە کە تۆ کوردەکە زۆر لە تورکمانەکەی باشترە ئەو هەر فعلەن بێگومان بێگومان لێک جدا نەبینێتەوە بێگومان من هەر تەنانەت بواری پەروەردەکەشم هەر بە لەم قوتابخانە کوردیەکان خوێندووە بۆ ئێمە هیچ کاتە خۆمان زیان نەکردوێتەوە بەڵام ئەو خاڵێکی بێگومان بەڵام جوانەیە کە هەمانە لە کوردستان و شانازی پێوە دەکەین بەڵام ئەو خاڵەیە من کە دەمێ ئاماژەی پێ بکەم لێرە لە ڕێگەی بەرنامەی جەنابتانەوە بێگومان لەم ساڵە لە ڕێگەی لایەنێکەوە زۆرە هێرشێک هەیە زۆرە پەلاماردانێک هەیە بۆ مافی پێکاتەکان بە تایبەتی تورکمانەکان ئێمە وەک پێکاتی تورکمان
بەجددی ئەو هەڕەشە لەسەر خۆمان دەبینن و پێما وایە زیاتر هەڕەشەیە لەسەر ئێمە چونکە لایەنێک هەوڵ دەدات کە بە درێژایی بێژوو نەیانتوانیوە ئەو بنیادە سەقامگیریە کۆمەڵایەتی و سیاسی لە هەرێمی کوردستانی نەیانتوانێت بشێوێنن بێگومان لە دوای ساڵی 2014ەوە يعني حکوومەتی بەغدا با بە سەراحەت نایبێنێ حکوومەتی بەغدا کۆمەڵێک ڕێگای گرتوتە بەر بۆ شێرەوەند یعنی گەماروی دارایی بە هەموو شێوەیەک یان بە هەموو شێوەیەک ڕێگاکانی گرتوتە بەر بۆ لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان و ئێستا دەیەوێت لە ڕێگەی پێکاتەکانەوە یعنی سکاڵاکردن دژی کۆتاکان هەوڵدانێکە بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان لە ڕێگەی پێکاتەکانەوە چونکە ئەوانش لەو قەناعەتەن دەستبردن بۆ مافی پێکاتەکان وەکو پێشترش گوتمان دەستبردن بۆ تابلۆ جوانەکە دەبێتە هۆکارێک بۆ دروستکردنیدا سەقامگیری سیاسی. وەزیر کاتم زۆر کەمەوە جەنابی وەزیر ئەگەر بە خێرایی جواب بدەیەوە ئەو هەوڵانە هەیە کە بەردەوازەی بخەنە ناو پێکاتەکان و ناوماڵی ئەو تابلۆ جوانەی کە باسی کرد کاک تێکی بدەن و بیشێوێنن ئەگەر بە کورتی جواب دێتەوە چونکە دەمەوێت هەر یەکی خولەکێک بدەم بە هەموو میوانە بەڕێزەکانم بۆ کۆتایی بەرنامەکەم دوامین پەیامیان بگێنن فەرموو. یعنی ئەمە دەستێوەردان هەیە لە کاروباری پێکاتەکان و دەستێوەردان هەیە لە کاروباری کۆتە بۆ مەبەستەیە کە دانەوێت کە ئەم ڕەوشە پێکەوە ژیانێکی باشەیە لە هەرێم مەبەستیانە کە بە ئامانج وەرگرن کە لە ڕابردوش بە تایبەتی لە ئێستا دەکە بابەتی کۆتە هەیە لە محکمە پێدان کە دایانەوێت زیاتر فشار دروست بکەن زۆغوتات دروست بکەن. من لێرەدا دەمەوێت تاکید کەمەوە کە تایبەت بە نەتەوەی تورکمان نەتەوەی تورکمان لە عێراق و لە هەرێمی کوردستان کە نەتەوەیکی گرنگە کە ئەسیلە کە دایمە بە ڕێگای دیالۆگ و حیواریش داوای مافەکانی خۆی کردووە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بەشدارە وەکوونەتەوە بەشدارە لە پرۆسی سیاسیە لە پەرلەمان بەشدارە ئەمانە گرنگن کە لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕابردوش لە پەرلەمانی کوردستان کە دوو بڕیار دەرچوو کە تایبەت بە نەتەوەی تورکمان یەکیان هەفتەی 11 بووە بە ڕۆژی کولتوری زمانی تورکمان بوو یەکیان 25 شوبات بوو بە ڕۆژی ڕۆژنامەگەری نەتەوەی تورکمان ئەم بڕیارانە زۆر گرنگ بوو کە بۆی دامێکیش بۆ پێکاتی تورکمان بۆ نەتەوەی تورکمان بۆی پێویستە ئێمە هەموو لایەک پێویستمان بە پێکەوە ژیان هەیە گرنگن کە ئەم بەڕێزانە کە لێستادا کە وجودیان هەیە ئەم پێکاتەی نەتەوەی و ئەدیانەکان ئەمانە گرنگە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کات زیاترش دامیانەکات و لە هەمووش گرنگتر ئێمە کە کولتوری یەکتر تەقبولکردن هەیە لە نێوان نەتەوەکان و ئەدیانەکان و لە نێوان نوێنەرانی پێکاتەکان کە لێستادا ئێمە من دەمەوێت لێرەش ئەوەی تاکید بکەمەوە زۆر گرنگە کە ئێمە ئەگەر مقایسەی بکەین لە بینی هەولێر و بەغدا کە لێستا ئەبینین کە ڕەوشی پێکاتەکان باشترە کە لەگەڵ مقایسە بکەن لەگەڵ ڕەوشی پێکاتەکان لە عێراقدا بە تایبەتی ئێستا لە عێراقدا کە وتم کە نەتەوەیکی گرنگ وەکوونەتەوەی تورکمان نوێنەرایەتی وجودیان لە عێراقیان لە ئەنجومەنی وەزیران وجودی کلدان سریان ئاشۆ وەکوونەتەوەیکی ئەسین لەناو ئەم ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆیە پێویستە دەبێت ڕاچاو و مراعاتی نەتەوەکان بکرێت و بۆ ئەوی زیاتر بەشدار بن لە پرۆسی سیاسی. بەرنامەکەم بەرەو کۆتا پێم خۆشە پەیامی هەر هەمووتان هاوبەش بێ کاگەکەت بە پێی تەمەنەکەی بە پێی ئەزمموی ئیجازە هەیە پەیامی هەمووتان بگەێنێ لە کۆتایی بەرنامەکەم ئیجازە هەیە فەرموو. بە حەقیقەت کوردستان بە هەموو پێکاتەکانی جوانە و لە کوردستان زۆر یاسایی باش دەرچوو لە 2014 یاسایی زمان بۆ هەر نەتەوەیەک زمانی خۆی بەخینی بەکاری بینی لە هەموو شوێنەکانی کە لە ناوی ئەژی یاسای ژمارە 5 کە یەکێک لە یاسا هەرە گرنگەکان لە ئاستی ناوچە نەبووەشتیوە بەڵام دیسان دەتانین بلێن هەندێ لەو یاسانەی کە گرنگن و کە بە جوهدی ئەم نەتەوانە پێکەوە لەگەڵ برایانی کورد لە ناو پەرلەمانەوە دەریان کردووە بەڵام تا ئێستا جێبەجێکردنەکەی تا هەندێک کراوە و هەندێک نەکراوە هیوادارین گشت ئەو خاڵانەی کە لەبەرەوەی گرنگ بوون خرانە ناو یاسایەک و لە پەرلەمان دەرچوو چەندی هەوڵ بدرێ
لە بۆ نەتەوە بچووکەکانی ناو کوردستان کە حەقی خۆیان مافی خۆیان بە تەواوی وەربگرن دەنگی خۆیان ئازادە نەبیتن کوردستان زیاتر دەنگی بەرز ئەبێتەوە لە ئاستی ناوچە و لە ئاستی ئەطرافی نێودەوڵەتی هیوادارم لە هەموو لایەنەکان کە بابەتی نەتەوە بچووکەکان نەخرێتە ناو بابەتی سیاسی و تەجاذوباتی نێوان حزبە گەورەکان لەسەر حەقی ئەو نەتەوە بچووکانەی کە یەک لەوانە کۆتەیە کە کۆتە خۆی دامەزراوە لە بۆ نەتەوە بچووکەکان کە ناتانن لەگەڵ عامەکان بگەنە ئاستی پەرلەمان کە دەنگیان بگەێنە ئاستی پەرلەمان کۆتەدانراوە ئەبێ ئەم کۆتایە بپارێزرێ لە هەموو ئەو تەجاذوباتانە هەتا حەقی خۆی وەربگری و لە شوێنی خۆی بتوانیت تەسیری خۆی بکاتن لەو خزمەتی و ئەمەش تەنها لەو خزمەتی ئەو نەتەوە بچووکانە نییە بەڵکو لەو خزمەتی هەموو کوردستانە چکە عادەتەن دیموکراتیەت قیاس ئەکرێ بە نەتەوە بچووکەکان تا چ ڕادێک گەیشتونە حەقی خۆیان ئەمە مقیاسێکە لە بۆ دیموکراتیەت لە بۆ هەر شوێن سڵاو و ڕێزم بە هەمولایەکان سڵاو و ڕێزم بۆ کەناڵی 24 کە ئەم فرسەتەی داوە ئێمە دەنگی نەتەوە بچووکەکان بیگەێنین بۆ هەموو ئەو شوێنە بەرپرسانەی کە خزمەتی ئەم وڵاتە ئەکەن و ئیتر سپاس بۆ جەنابەت ئێوە هەمووتان و پێم وابێ کۆکن لەگەڵ پەیامەکەی سپاس بۆ بینەری هێژای کوردستان 24 کە تاوەکو ئێستا لە دیارمان بوون سپاس بۆ میوانە بەڕێزەکانم هیوادارین ئەم تابلۆیە جوانەی کە کاکە ئەیاد باسی کرد لە پێکهاتەی تورکمان ڕازاوەتر بێ و کوردستان ئاوەدان هەمیشەتان شاد